الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێ و جارێکتر لە بەرنامەی شیرین چا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتمەوە. ئومێدوارم مەڵقەکانمان هەمووی جێی ڕەزامەندی خۆی گەورە بێت و سوودیەوەی بەڕێز و خۆشەویستی تیا بێت و دوعایەکی خێریش بۆ ئێمە بکەن ئینشاءالله لە ئەوەڵ و لە ناوەڕاست و لە کۆتایی بەرنامەکەیە. خۆی گەورە خێر بڕێژە بەسەرتانە و هەمیشە لە خێرا بن و عاقبەتتان بە خێر بچێ ئینشاءالله و سەرفرازی دنیا و قیامەت بن و لە هەموو دەرد و بەڵاو و موسیبەت و ناخۆشیەک بەدوور بن. فەرمونە ئەڵقەیەم جارمان. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێت لە ڕۆژی قیامەتە ئەمرە کرێت بە کۆمەڵێ لە خەڵک. ئەم کۆمەڵە خەڵکە دیارە مەلائیکەیان لەگەڵایە، ئەمریان پێکرێ بیان بن بۆ بەهەشت، ئەیان بن هەتا تەواو نزیکە بنەوە لە بەهەشت، لە دەرگاکانی بەهەشت سەیری بەهەشتەکەن. زۆر زۆر جوانە، بۆنی بەهەشتەکەن، بۆنێکی زۆر تایبەتی هەیە. ئەوەی کە ئێمە لە دنیا پێ ڕاهاتوین لە میسک و لە عەتر و لەو بۆن خۆشیانەی کە لە دنیا هەیە لە عەنبەر، لە بەهەشتا زۆر زۆر جیاوازە. هەست بە هەوا پاکەکەی بەهەشتەکەن، ئەبینن کە خوای گەورە چی بۆ بەندە باشەکانی ئامادە کردو لە ناو ئەم بەهەشتە ڕازاوی خۆیە. هەلەو کاتێکەی تر خەریکە ئەیانەوە بچنە ناو بەهەشت، بانگکەرێ بانگەکات بیان گێڕنەوە. چ بێ ئومێدیەکە، باشە بۆ ئەمانە بگێڕنەوە، بیان گێڕنەوە. ئەمانەی ئێوە هێناوتانن بەشیان لەم بەهەشتەیانیە و شوێنی ئەمان گۆڕاوە، شوێنەکانی ئەمان لە دۆزەخایە. بە حەسرەتێکی زۆر زۆرەوە ئەیان گێڕنەوە. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێت حتا ئەوانەی کە ئەبرێن بۆ جەهەنەم و حەسرەتیان نییە بەقەو ئەوانە، چونکە ئەمان بەهەشتیان بینی، بۆنی بەهەشتیان کرد، خۆشیەکانیان بینی، ئەڵێن یا رەب العالەمین. هەر یەکەم جار ئێمە بخسایەتە ناو ئاگری دۆزەخەوە، بۆچی ئاوا یا رەب؟ بە ئەم سەواب و پاداشت و ئەم شوێنە خۆشانەی ناو بەهەشتمان نەبینیایە؟ ئەمەی کە بۆ دۆستەکانی خۆتە ئامادە کردووە ئیلاهە العالەمین، ئەهوەنتر بوو یەکسەر ئێمە جەهەنەمان بینیایە، ئاسانتر بوو بۆ ئێمە. خۆی گەورە فەرمێ ئەوە خۆتان ئەمەتان ویستووە. بزانین بۆ هۆکار چییە؟ مرۆڤ خۆی گەورە ئەم جۆرە تەعزیبە نەفسی ئەدا، دەرونی ئەدا پێش چوونە جەهەنەم. ئەم جۆرە کەسانە چیان کردووە لە دنیا؟ حەدیسەکەی حەزرەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم ئەفەرمێت خۆی گەورە پیانە فەرمێ ئەزانن ئێوە چیتان کرد لە دنیا کاتێک بە تەنها بوون، خەڵوەتتان هەبوو، یعنی کەس چاوی لێ نەبوو، سەیری ئەم لاولاتان کرد، کەس دیار نییە، لە ژوورە تەنهاکانی خۆتانە گوناهی زۆر گەورەتان ئەنجامدا، وەکەوەی کە خوا ئاگای لێ نییە. ئێستا ئێوە جیا کراونەتەوە لەو کۆمەڵانن کە گوناهە گەورەکانتان بەدزیەوە کردووە، بەس لە بەرچاوی خەڵکاوە خۆتان پیشان ناوە، نە دز بوون، نە زیناکەر بوون، نە بەرتیل خۆر بوون، نە حرام خۆر بوون. جەستە و ڕواڵەتتان وا ڕازاندۆتەوە کە ئەم گوناهە گەورانە دەرنەکەوێ بۆ خەڵک. بروستان بە گوناهە گەورەکان کرد لە ژیانی خۆتانە، و هەروەها ڕیاتان نەکرد بۆ خەڵکی. ئەمە یەکێکی ترە لەو گوناهانەی کە ئینسان ئەباتە بەردەم دەرگای بەهەشت و بۆنی ئەکاتەوە گێڕنەوە بۆ دۆزەخ. ڕیاتانە کرد پەنا بەخوا، بەخلافی ئەوەی کە خۆتان بەخشیوتانە، یعنی ڕیاکار بوون و لە دڵاوان نەبوون، لە دڵا شتێکی تر بوون، بۆ خواتان ناکرد، نیەتتان خوا نەبوو، نیەتتان بەخشینی پارە و سامان نەبوو، نیەتتان ساڵحکردنی خەڵک نەبوو. خاڵێکی تر لە خەڵکە ترسان کە چی لە من نائەترسان. ئەمە چارە نووسانە، گەورەیی و جەلالەت و عەزەمەتتان بۆ خەڵک دانا، بیرتان نەبوو کە من ذو الجەلالی والئیکرامم، بیرتان چوویەوە.
وەختی عەزەمەتی خوامان بیر چوو هەموو شتێ بە عەزیم سەیرەکەین هەموو کەسێکمان نەعوذ بالله لێ بێ بەخوا هەموو کەسێکمان لێ بێ بە گەورە پەنا بەخوا و هەروەها واستان لە کۆمەڵێ شتێنە لەبەر خەڵک لەبەر من نا لەبەر خاتری من نەبوو لەبەرەوە ئەمڕۆ عەزابێکتانەیەم کە عەزابەکەشەوەیە پێش ئەوەی بچنە دۆزەخ مەحرومتانەکەم لەم هەموو ناز و نیعمەتەی کە لە بەهەشت و ڕەزامەندی منا هەبوو بە هەتایی لێم منع ناکردن و ئێستا لێتان مەمنوع بێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکیا فەرمێت سەرەتای ئەم ئومەتی ئیسلامە بە زوهد و بە یەقین دەستی پێ کرد بەمە بناغیاندا ڕێژا زاهید بوون لە دنیا دنیاویست نەبوون یەقینیان هەبوو بە وعدەکانی خوا دڵنیا بوون لە وعدەکانی خوا بەس ئاخری ئەم ئومەتە کۆتاییەت بە بەخیلی و چروکی و دنیاویستی و هەڵپەکردن و تەماعبازیکی بێسنوور لەگەڵ ئومێدبوونێکی زۆر بە دنیا چونکە ئینسان حتا ئومێدی زۆر بە دنیا نەبێت هەڵپەی زۆر نابێت بۆ دنیا حرام خۆر نابێت بەرچاوی تێر نابێت یعنی تێر نەخۆرە بێ لە دنیا ئەم فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەوڵ بین لە ژیانی ڕۆژانەمانە خاوەنی دڵێک بین کە قەناعەتی تیا بێت خاوەنی کاڵای ناوەوە بین خاوەنی نیەتێک بین کە ئەم نیەتە دەنگ و سەدایەکی زۆر گەورەی هەبێ لای خوای گەورە و بیسراوی لای خوای گەورە بێت چونکە نیەتەکان دەنگی هەیە بەس خوای بیستێت دەنگێکی زۆر گەورەی هەیە ڕەنگی هەیە ڕەنگەکەی لای خوا بینرێت مەلایکەکانەی بینن سەدا و بۆنێکی زۆر خۆشی هەیە بەس مرۆڤەکان نایبیستن و هەستی پێ ناکەن و بۆنی ناکەن لەبەرەوە یەقین و دڵنیایی گەڕانەوەی بۆ سنەتەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زوهد لە دنیا واتە دنیا نەچێتە ناو دڵت واتە کاڵا نەبیت واتە نەبیتە ئەوەی کە نێچیری دنیا و دنیاویستان بیت گەڕانەوەی بۆ سنەتێکی عملی و کردداری و حەقیقی و پڕ لە ناوڕۆکی حەزرەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم چەندێکیش بەلای بەخیلی و چروکی و دنیاویستی و حەز و ئاواتەکانی دنیاە بڕۆیت چەندێک دنیاویست بیت ئەوەنە لە ئاخری ئەم ئومەتەوە نزیکە بیتەوە وەلەوکان نێژگەشتی بیتە ئاخری ئومەت. خۆشەویستان ئەوەی کە بینیتان بە جلوبەرگی نەشتەرگەریەوە بەجلێکی سەوزێکی تۆخ من پێشێکیان بەرنامەیەمان دەست پێ کرد ئامان جێکم هەبوو لەوەیە ئاویشەوە بوو کە ئێمە چەندێک سەرسامە بین یاخود چەندێک مقەیە دەبین بە ڕواڵەتەوە یعنی بۆ نمونەی سەکە منە و حادیسە جوانم هی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێشکەش کردووە بە ڕێز و خۆشەویست چەندێک ئێوە سەرشتان چووە سەر جلوبەرگەکە و ڕەنگە و توێژیشتان لەسەرەوە کرد بێت بۆ چیم جلی لەبەرە ئەوە چییە لە بەریایەتی زیاتر لەوە ینی زۆرترینی سەرشتان چووە سەر جلوبەرگەکە سەر ڕواڵەتەکە نەچووە سەر ناوەڕۆک نەچووە سەر قسەکان ئێمە زۆر زوو سەرنجمانشێتە سەر ڕواڵەت ناچێتە سەر ناوەڕۆک مەبەست و ئامانجی من لەم بەرنامەیە ئەمەیە بۆ واین هەمومان واین منیش وام تۆ وایت ئەوی تر وایە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ إن الله لا ينظر إلى أجسامكم ولا إلى صوركم ولكن ينظر إلى قلوبكم لفرموديك ترشهاتوا وإلى أعمالكم يا أعمالكم خواي قورا سيري جستا جلوبرگ هيئت منصب مقاماتی دنیا ئەمانە هیچی ناکە لای خوا بایەخی هیچێکی نییە لای مەلەی ئەعلا هیچ بایەخی نییە ئازیزانم ئەمانە سەیری ناکات یعنی بە هیچ جۆرێ خوای گەورە لاکردنەوەی نییە بۆ ئەم شتانی کە ئێمە لاکردنەوەمان بۆی هەیە ئەبێ وابین نە ئەبێ بچینە سەر ئەو ڕێگەی کە خوای گەورە یعنی ئەوێ ئێوەش وابن سەرشتان زۆر نەچێتە سەر ڕواڵەت سەر هەیئەت سەر جلوبەرگ سەر ڕیکلام
سەر ئەو شتانەی کە بەڕاستی ڕۆتینە لە ژیانە و ئێوە دووبارەیەکەنەوە. مەڕۆن بە دوای مۆدیلاتە، چونکە مۆدیلات بناغی نییە، بنچینەی نییە، ناگەیتە نەتیجە. ئین الله لا ينظر، سەیری ناکات نە جسمتان، نە زمانتان، نە نەتەوەتان. شانازی بە چی واکەیت؟ ئەم شتانە جێی شانازی نین، جێی ئەوە نییە سەرسام بی، جێی ئەوە نییە خەریکی بیت. ولكن ينظر إلى قلوبكم وأعمالكم. سەیری دڵەکە، سەیری ئەو پایتەختە ئەکا چیتیایە، سەیری نیەتتانەکە. وەکوتمان نیەتەکان سەدای زۆر گەورەی هەیە، دەنگدانەوەی هەیە. بەس نیەت ئەبینرێ لە مەلە یاعلایە، بەس لەوێ سەیرەکرێت. هەر لەبەرەوە یەکێک لە حکمەتە جوانەکانی ئیبن عەتای ئیسکەندەریە فەرمێت الأعمال صور قائمة. کردەوەکان وێنەیەکی بێجوڵەیە، بێ حرەکەتە، بێستاوە. هەرچی کردەوەیە تۆی کەیت، ڕۆحی تیانە. ئەی ڕۆحی ئەمە چییە؟ وأرواحها وجود سر الإخلاص فيها. ڕۆحی هەموو کردەوەیە نهێنی ئیخلاسە. ئیخلاس جوڵەی پێکات، بەبێ ئیخلاس جوڵە ناکا. لەبەرەوە هیوادارم ئازانم ئەم ئەڵقەیە زۆر سەرنجتان بچێتە سەری، بچنە ناوەڕۆک. ئەو شتانی کە تۆ لە کەسێکە ئەیبینیت بەڕواڵەت ڕەنگە ئەو پلەپایە و مەنسەبەی نەبێت کە تۆ هەتا، ئەو دەوڵەمەنی و سەردەوت و سامانەی نەبێت، ئەو جلوبەرگەی نەبێت. سەیری ئەمانە مەکە، سەیری ناوەڕۆکیم ئینسانە بکە. شتانێکی زۆر گەورە و جوانی هەیە کە ڕەنگە ئێمە نەمان بێت و نیشمانە، بە حەتمی نیمانە. بەناوی خۆی بەخشندە و میهرەبان، دەستخۆشی لەوەی بەڕێزەکەم چون و باسکردنیان بابەتانەیەکێکە لەو باسانەی کە ئەمڕۆ لەوانێک و پێویستێک و زەڕورەتێکی گەورەوا بێ. پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام لێرەدا ڕێنموویەکی زۆر گەورەمان دەکا، یا بڵم ئاماژە بۆ معنایەکی زۆر زۆر گەورە دەکا. ئەویش ئەوەتانێک کە بۆ دیەکەی ئینسان ئەم شکڵ و شێوەی کە هەمانەوە، ئەم دیکۆری کە هەمانەوە، ئەم پۆشاکە قیمەتی ئێمە، بەهای جەستەی ئێمە، بەهای بوونی ئێمە بە خودی بوونی جەستەکەمانەوە نییە، نەبەستراوەتەوە بە خودی ئەم هەیکەلەی کە ئێستا من دەبینم. ئەگەر هەیکەلێک قۆز و جوان بوو لەگەڵ هەیکەلێکە ئەگەر ناشرین بێ، هەیکەلێک ئەگەر پۆشاکەی زۆر زۆر تازە بێ، هەیکەلێکە پۆشاکەی تازە نەبێ، هەردووکیان لە میزانی خوای گەورەدا یەکسانن. بەڵکو جاری وا هەیە ئەوەی تریان کە پۆشاکی ناشرین و قەڵب و لەوانەیە ناشرینیش بێ زۆرتر ڕێزدارتر بێت لەوەی کەوا پۆشاکی جوانی هەیە. بۆ چونکە شتێکی زۆر گرنگ هەیە کە ئێمە لە یادمان نەچێ، ئەگەر ئەوە لە ئینسانە نەمێنێ، مرۆڤ لەگەڵ دارێکا فەرقی نییە، مرۆڤ لەگەڵ بەردێکا فەرقی نییە، مرۆڤ لەگەڵ مەخلوقێکی ترا کە هیچ وەزیفەیەکی تری گردوونی جگە لە خزمەتکردنی ئینسانی لەسەر نییە، جیاوازی نییە. ئەو لایەنەش لایەنێکە پێتر لایەنی عیرفان، لایەنی ڕۆح، لایەنی هەست و نەست، لایەنی بیرکردنەوە، لایەنی سۆزداری، لایەنێک کە پڕە پڕە لە معریفە، پڕە لە ناسین، پڕە لە خێر، پڕە لە چاکە، پڕە لە خۆشەویستی بۆ بەرامبەرەکان. ئەگەر ئینسانەکان ئەم لایەنە ئیهمال کەن، وەکو قورئانی پیرۆز کە دەباسی منافقینەکە فەرمێ وإذا رأيتهم تعجبك أجسامهم. ئەگەر کاتی ئەیان بینی جەستەی ئێوان سەر سوڕەهێنێ، ئەوەنە جەستەیەکی جوان و ڕێک و قۆز و ترتیب کراویان هەیە. ويقولوا تسمع لقولهم، قسە بکەن قسەکانیان نەستەق و جوانن، هەر گوێ ڕادەگری چووکە سەرنجی ڕاکێشن، بەڵام کە ئەنەهم خشب مسەندە. لە واقع ئەگە سەرنج بێ ئەوانە خۆک و دارێکی بڕاوی وشک چۆن بدات بە دیواری هەڵێ پەسێری کە وشک بۆ تۆ بەتەنها خۆی ڕناوەسێ ئیلا پێویستی بە پشتگیرەکەیە ئەوێ بەکاری بێ لە شوێنەکەی ناخۆی هیچ سوودێکی نەماوە. فەرمی ئەوانە ئاوان هەرچەند ئەدیکۆری زۆر زۆر جوانە، هەرچەند قسەیان زۆر نەستەقە، بەڵام فەرمێن ناویان بۆشە، ناویان کلۆرە، وەکو داری وشک بووە. جا فەرمێن کە ئەنەهم خشب مسەندە. خۆشب جەمعی خەشەبە، خەشەب ئەو دارەیە کە دێکرێتەوە ئەبڕێ دوایی دائەنرا پاش وشکبوون کرا بە ناو سەقف و ئەو شتانە، وەکو ئەو دارانەوان. خوای گەورە تەشبیهەکە لە قورئانی پیرۆزدا لە باسی صفاتی منافقین باسیەکە، بۆ چووکە ڕۆح دەرهاتووە لەو ئینسانەدا. ئەو ڕۆحەی کە هەستە پاکەکەیە
کە بیرکردنەوە جوانەکەیە کە نیەتە پاکەکەیە کە نیەتبوونە بۆ خزمەتکردن بە ئینسان چونکە ئێمە کاتێک گەڵین پیامبەری خوا فەرمێ خوا سەیری شکڵتان و شێوەتان و هەیکەل و جەستاناکە ئەی سەیری کوێەکە ئەعمال و قولوبتانەکە قلوب جێگەی چییە مرکزی نیەتە پاکەکانمانە کە ئێمە تەنها ئەمیشەی کە ئیکەم لەبەر کێ ئیکەم لەبەر دەستکەوتی مادیمە یا لەبەر پێ هەڵدانێکە یا لەبەر بووم بە کەسێک و پاشایەکی باش و سەرکردەیەکی باش و پێ بڵم پیاوی چاکە یا مەبەستم تەنها ئەڵڵا گیانە چونکە کاتێکگەڵم مەبەستم ئەڵڵا گیانە هەر شتێک کە گێڕامانەوە بۆ لای خوا یعنی خزمەت بە خەڵکی خواکەین یعنی خزمەت بە دروستکراوەکانی پەروەردگار هەر خزمەت دروستکراوی پەروەردگار بکەی لەبەر خاتی ئەڵڵا خزمەتی پێ بکەی ئەوە گەورەترین قیمەتە بەجەستەکەشت و بە کردارەکانی ئێمە ئەوانەی تری ئەگەر هەمویان بیکەن لەبەر دنیا هەرچی بکەین ئەگەر ئەمەی لەگەڵانە بوو ئەم لایەنە کاو ئەبینە ناوک بۆشێک وەکو تەختەیەکی وەشوبوو واتان و بەردێکی ڕەغواتانێکە ئەوێ خەڵک ئیشی پێ بکە خۆی ئیش نییە وەزیفەیەکە نییە ئەگەر نەخەنە ناو وەزیفەیەکەوە ئەمە بۆ یەکە زۆر جار هەیە ئینسانەکان کاتێک کە دەبنە کارمەندی خەڵکانی خراپەکار بۆ دەبنە کارمەندی خەڵکی خراپەکار چونکە خۆی ناوی بۆشە وەکو ئەو بەردەی لە هاتۆ بەکار دەهێنرێ وەکو ئەو دارێت بەکار دەهێنرێ چونکە خۆی ئەو ناخە جوانەی کە بێ بووایە ئەوە سەجوانە کە بێ بووایە ئێستا پێی نەماوە دەبێتە کاربەدێ دەبێتە مەسەن بەرکاری کەسێکی تر کە ئیشی پێکا بۆ کارومارێکی خۆی مەبەستێکی خۆی جگەلەوە دیسان ئەم فەرموودەی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام ئاماژەکە بە بابەتێکی زۆر گرنگ هەر لە بابەتی کرداوەکانی ئێمە و کاری ئێمە لەکە ڕۆژانە دەیکەین گەورەبوونی ئینسان لە ناو خەڵکە بە شکڵ و هەیبەت و بە بۆدێل و بە کەشخەیی لوت و سمێڵ و نازام دەموچاوی نییە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام فەرموودەیەکی هەیە کە ئەم مقایەسەمان بۆکەم دەفەرمێ جارێکیان دانیشتە بوو پێغەمبەری خوا لە مزگەوتا بۆ یا لە شوێنێکە فەرمێ پیاوێک هات ذو شارەتین خاوەنی شتێک و بەڵێ نیشانەیەکی جوان و هەیکەلێ بوو پێغەمبەری خوا پرسیاری کرد لەوەی تەنیشتی فەرمی ڕات چییە بەرامبەر ئەم پیاوەتی وەڵڵی ئەمە پیاوێکە ئای خۆزگا ئەگە بەهاتە داوای کچەکەم کاکچەکەی بەیتێگەر قسە بکە لە هەشتێکە قسەی قبوڵکە ئەگەر چی بکە شایستەی خۆی جوگە پیاوێکی بە قیمەت و بە قەدەر دیارە پاش ماوەی پێش تێپەڕی پیاوێکی فەقیرۆکە هات داین لە مزگەوتەکە نوێژێکە چیکە فەرمی ئە بەرامبەر ئەمە ڕاستوێتی وەڵای قوربانەمە یاخوا هەدێ بە ماڵتە بەخوا ئەگەر داوای چی بکا بنی دێت قسە هەر حەقی گوێگرتنیشی هەر نییە پێغەمبەری خوا فەرمی وەڵڵاهی سوێن بۆ کەسێک کە نەفسی محەممەدی بەدەستە لهذا خير من ملء الأرض مثل هذا والله ئەم جۆرە پیاوانە چاکترە لە هەموو سەرزەوی کە لەم جۆرە پیاوەیتیانە خۆزگە هەموو سەرزەوی هەچی ئەم سەرزەوی کە دەبین جۆرە ئەم جۆرە پیاوەیتیا بواە سەیری و دیکۆرەی مەکە ئەم جەستە پیرەی هەیە مەسا ئەم جەستە ناشرینی هەیە و جلەکان و پۆشاکانی دڕان بەدمە کاری گەورەکە خزمەتی گەورەی هەیە ئەو ئیشەی کە کردوێتی زەرری لە خەڵک نەداوە هەر ئەوەی کە ئەچێ کارێکە سەرە لە خەڵک نادا ئەو گەورەترین ئیشی کردووە بەخێر من بەسەر شاو تێبینی ئێمە بەڕاستی جوانی بەشەر جوانی ڕۆحە یعنی لە ڕۆحیەتە جوانبی جوانترە تاوەکو بەسەر و شکڵ و هەیە بە تۆمانە جوانتربی زۆر جار جوانی لەوانەیە زەروری بێ بۆ بازە نەخۆشیەک یا بازە مەسا خاڵێکی گەورە بە دەموچاوتەوە بێ یا کابرا بازە شتێک تۆزێ مەیلە و عیبداد بێ دەموچاوی ئەمانە بەڵام ئەو حاڵەتێک کە ئێستا دەستی پێکردەوە خەڵک بە هەموو شێوەیەک دەستیاوەتە ئەوەی نەک یعنی تەنها سەرکرد لێ ئەمانە بەڵکو بگرە هەموو لەشی دەستکاریە کاتوەمانە ئەو شتێکی حقیقەتە ئەتوانی بڵێ نەخۆشیە نەخۆشیگە پێوتێت دیزمۆرفیزم یعنی نەخۆشەکە رازی نییە لەو شکڵی کە هەیەی شکل جوان نییە خۆی ڕۆح ئەبێ جوان بێ زۆر جار تۆ یەکە گەبینی بەسەر و شکل لەوانەیە یعنی خۆشەویست نەبێ بەڵام کە وەختێ دەمەکاتەوە حەزەکەی بەجێ نەیەڵی یعنی حەزەکەی هەر بە دیاری و دانیشی ئەو قسەت بۆ بکە ئەمە جوانی ڕۆحەتە دیکابراوەتی نەوەکو جوانی سەر و شکڵ ئەمانە سەر و شکڵ و هێبەتی خەڵک بە جل و پۆڕەوە ئەمانە جل شەد نییە یعنی ئیلا ئەبێ جلی مارکە بێت ئیلا ئەبێ جلەکانی وا بێت وەمانە بۆ بەعزە کەسێک هێبەت مەسەن بڵێن مامۆستایەکی دینی جلی دینی لەبەرەکە بەم هاوینە گەرمە عەبایەکی گەورە لەبەرەکات و تەڕبوشۆمانە بۆی خەڵکەکە کە ئەیبینە بزانێ ئەمە مەلایەکی دینیە ئەگەر ئیستیفسارێکی هەبوو یا نەوعی لە احترامی کرد یا ئەمانە تەقدیرەکە ئەوەیە ئینە خۆی مەسەلەن من کە نەشتەرگەریەکی گەورە ئەکەم بۆ نەخۆشێک
نەخۆشەکە بەعزە جارێ شتێکی زۆر بەسیتم بۆ هێنێ ئەو شتە بەسیتە کە بۆم ئەهێنێ تەقدیری لای من شتێکی زۆر گەورەیە لای ئەو لەوانێ بەس من هەز دەکەم کە تەقدیری ئیشەکەمی کردووە ئەگینا مادی نییە یعنی خۆی پێزانینەکە پێزانینێکی مادی نییە بڵێ ئەو هێناویەتی من محتاجەوە نیم بەڵام حەزەکەم بۆم بێنێ وەکو چۆن جارێکیان هەر خۆشاگال لێیە ئەو وەختە من وەزیری تەندروستی بووم هاتمەوە سەرداری عملیات وتی سپاس و پێزانینێکم بۆ نووسی سەردار لە عملیات بوو ئەگەر ئەو وەختە بیرە بێتەوە ئێمەش لە عملیات بووین وتم وەڵی سەردار خۆتۆ لەوانەیە بە کاڵتە باسیگەی بەس من زۆرم پێخۆشە چونکە تۆ بزانی کە یەکێک لەگەڵ تا ئیژەکە سپاس و پێزانینی تۆکە شتێکی زۆر گەورە و گرانە و ئەمانە و خۆی حەقیقەتەن ئیشی دکتۆری ئەگەر بێت و ئەو ناحیە ڕۆحیانەتەی تیانە بێ کە ئێمە وەکو دکتۆر کە ئیشەکە ئەکەین بەو شەوەیە نەبێت یعنی لەزەتی تیانی و یەکێکە لە ئیشە زۆر ناخۆشەکان بەڵام مهمترین و خۆشترین شت لە ئیشی دکتۆریا ئەوەیە کە یەکێک چاکەکەیتەوە سپاسە دەکا هیچ شتێ نابێ بەو سپاسێکات کە پارەت بداتێ هەر نابێ بەوە گەورەترین هەدیەت بۆ بێنێ هەر نابێ بەوەی کە سپاسێکە بۆ کا بڵێ دەستە خۆش بێ سپاس تۆ توانی دیارمەتی من بێ هەرچەند خۆی مان و مردن بەدەستخوایە و شفاش هەر لە لای خوایە بەڵام احتیمال ئێمە وەسیتێک بین من جارێکی تریژ یعنی ئەمەم باس کردووە ئێمە وەختێک ڕامان کردبوو لە کۆڕەوەکە لە هیوێ بووین شەو یەکەم شەو کە گەیشتینە هیوێ ئەو وەختە ماشەڵای لێبێ وشکە ساڵی نەبوو نەوەیەک وەکو بەلیزمە بارانە باری قڕولیتەیەکی زۆر گەورە بوو پیاوێک هاواری یەکرد کە ژنەکەی مناڵی بووە لەو دەشتە بەڵکو یەکێ بڕوە یارمەتی بە بەڵاشەکەی نەهاتووەتە دەرەوە من ماڵەوەم لەگەڵا بوو بەڵام ئەو حاملە بوو و حەوت ڕۆژیش بوو هیچی ساحتمان نەکرد بوو زۆری لاک بوو وتم تۆ ئەتوانی بڕۆی وتی مام قوریلکە من هەر ناتوانم بڕۆم من خۆم ڕۆشتم بەدەست بەبێ دەستکێش وێڵاشەکەم لابرد و بە قوڕولیتە بەڵێ ئەکید ئیسفادە هەیە ئاویش نەبوو دەست شوی هەر بە لافاوەکی لافاوی قوڕولیتەکە دەستەکەم هاشتوو ئەمانە یعنی خۆی ئەمانە هەمووی من ئێستا ئەو خەڵکانەی کە لەو وەختە بینی و من کە لە کۆڕەوەکە بینی و من لا یا وەختێک طبعا باسی چەند جارێکی باسی کابراکی هندیم کردووە دکتۆرێک کە ویسی بڕوە بۆ مؤتەمەرێک جەوا بوو کە نەیتوانی بە تەیارە بڕوە بە سیارە ڕۆژ لە ڕێگا زروفەکە وای لێ هات کە بڕوە بۆ ماڵی تاقە ماڵێکی پیرێژنێک بوو لەو شاخە مناڵێکی هەبوو پیرێژنەکە کە عملیاتی فەقەراتی ئەویست ئەو عملیاتی فەقەراتە بۆی نەکرا بوو ئەو دکتۆرەش کە ڕۆشت بوو خۆی دکتۆری فەقەراتەکە بوو کە وایبی عملیاتەکەی بۆکە دوای ئەوەی کە لێ پرسی بۆچی عملیاتت نەکردووە ئەو وتی ئەمە من وەختی خۆی ویستم ئێوەم عملیاتیکەم لای دکتۆرێک کە پارەیەکی زۆری ئەویست بە بێپارەیی نەمەتوانی کە بڕۆم لەوێ عملیاتەکە بکەم ئەو دکتۆرە کە ڕۆشتوو بۆ ماڵەکە حەقیقەتەن بە سۆدفە و قەزا و قەدەرە ئەوە بوو کە بوای عملیاتەکەی بکردە لەو سەرەوە کە گەڕایەوە ڕۆژ مناڵەکەی بر لەگەڵ خۆیان بۆ نەخۆشخانەکە عملیاتەکەشی بۆ ئەنجامدا خۆی ئیشی دکتۆری ئەگەر ئەو ئینسانیەتەی تیانە بێت ناکرێت جوانی ڕۆحی ئەگەر ڕۆح جوان نەبێ هەزار جات بە جلوبەرێک هیچ کەسێ زۆر جوان نابێ وەسەر و شکلیشێ بپێوی ئێستا تۆ زۆر عجایبە لە بازارە زۆر کەس دەبینی لوتی هەمووی وەکو یەک وایە دەموچاویشی هەمووی وەکو یەک وایە خەریکە بچمیشیان وەکو یەکیان لێبێ یعنی خۆی دنیا بەوە جوانە هەر یەکی لە شکڵێک بێ و خۆی لە ئەساسا خوا هەموو کەسێکی بەناو ئەی خەلق کردووە بێ وا بمێنێتەوە
ئەگەر ڕێکە دەوێ لە 1 بلیۆنە 2 کەس نییە پەنجەمۆری دەستیان وەکو یەک وابێ. ئەو احتیمالێکە هەیە ئەڵێن لە بلیۆنێکە احتیمالە 2 کەس ڕوو بدە، بەڵام یانی ئەو دوانەیە کە لە سکی دایکیشیە یێتە دەرەوە ئەوانیش پەنجەمەریان وەکو یەک نییە. لەبەرەوە تۆ ئێسقانێک نییە لە لەشە لە ئێسقانەکەی تر بکە، هیچ زەلامێکی دێت هەیەکی بەنەوەیەکە تۆ بتەوێ وەکو من وابی یا من وەکو تۆ وابم قەت ڕوو نادات. لەبەرەوە فەرقەکەمان ئێمە نەک هەر لە شکڵایە بێت، ئەبێت لە ڕۆح یانەتە هەبێ و ڕۆحمان جوان بێ باشتر تا سەر و شکڵمان. احتیمام بەونەوە قەینەکە ئینسان ڕێک پۆش بێت، جوان پۆشیش بێ، بەڵام نەک جوان هەیکەلەکە بەو شێوەیە دەستکاری کرابێ. مرۆڤ بەخششی زۆری پێدراوە، بە چاکەیە کە ئەیکات مەیلی نیەتی دڵی پیشانەدات، زیاترێکی لە دەست نایەت. خۆی گەورە دەفەرمێت: إنما نطعمكم لوجه الله لا نريد منكم جزاء ولا شكورا. دەبێت ڕێگاکانی دڵ بکرێتە یەک ڕێگای مستەقیم و زەمانی یەکلابوونەوە دەربخەین و نەهێڵین لە هەوا و هەوەسەوە بگلێت. آخر مسافر و مهاجر تەنها بە نیەت جیا دەکرێنەوە. لا تبطلوا صدقاتكم بالمن والأذى. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت لە دینداریتدا ئیخلاست هەبێت، عملێکی کەم فریاتەکەوێت و ڕزگارتە بێ. حەزرەت صلی الله عليه وسلم دەفەرمێ هەچ کەسێک ئەم دنیایە بەجێ بهێڵێت لەسەر ئیخلاس و خواپەرستیەکی بێخەوش و نوێژ و زەکاتی ئەدا کردبێت، بە ڕەزامەندی خواوە دنیا بەجێ دەهێڵێت. ئەلا لله الدین الخالص. پیاوێکی دیندار بۆ منی گێڕایەوەتی من کرێکاری مەکرد، ڕۆژانە بەردەستی وەستایەکە، ئیشی وەستایە دەگەڵ خەلفەی وەستاکەم بووم، وتی سوێن بۆ خوایە چەند ساڵ ئیشی و ئەوسایم کرێکاریم کردووە، بەردەستەی وەستام کردووە. ئەو بلۆک و بەردێک کە ئەمشکان جاجا پێوەستا پێ میشکە، ئەگە بلۆکێکم بە سەقەت بشکانایە، بەردێکم بە سەقەت بشکاندایە، کابرا نەیزانیوە پێم کە مشکانوە بە سەقەت. من حسابم کردووە لە کرێکەی خۆم حەقی و بەدەم گێڕاوەتەوە، بیرم لەوە کردوەوە بۆ تومە ئەگەر ئەم پیاوە بەخۆی نازانێت من هەڵام کردووە، هەموو ڕۆژێکە 2 بەرد زەرەرم دابێ، سیان بگوین دەماسم لە مانکە چەند بەردەکات 5 بەرد 10 بلۆک 20 بلۆکەکە 20 بلۆکە بایچانەیە، تومە ئەوە نەخاتری من بێ لە تومە خاتری منە، ئەمەم گێڕاوەتە بە خاتی ئەو نەقسێکە کردوومە. ئەمە چی دروستیەکە؟ یخۆ گونجێت چەندی کرێکایەتیشە بێ ئەویشە وانەکە ئاسن بیر لەوە نەکاتەوە، وەساکە خۆشی بیر لەوە نەکەوێتەوە. ئەمە ئەو ناخەپاکەیە کە پێغەمبەری خوا ئەفەرمی وێنێ ئەمانە لە هەموو سەرزەوی باشە، خۆزە سەرزەوی پڕ بواە لە وێنێ ئەمانە. هەزاران پیاوێترمان هەبێ قیمەتی ئەم پیاوانەی نییە. بۆیە کە ئەم فەرمودەی پێغەمبەری خوامان گێڕێتەوە بۆ ئەو لایەنە ڕەضا ڕەحمەتی خوای لێبێ، وەکو ئەو زانایی کە ئێستا لەم سەردەمە باسی وەکاڵێ دنیای جیهانی مادیگەرایی وای کردووە لە ئینسان، کۆمەڵە ئینسانێکی هێناوەتە ناو خەڵکەوە، ڕۆحی لێ سندووە، لایەنی معنوی لێ سندووە، بۆتە تەنها ئینسانێکی مادیگەرە عینە ڕۆبۆتێک واتانێ. ئەوە ئەکا کە پێی وتراوە، ئەوە ئەکرا کە پیشانی دراوە، ئەوە ئەکا کە ئێستا خرەتە بەردەمی. بۆیە ئەڵە ئەگەر مرۆڤ بەم شێوازە لێ گەڕێن پاش 50 ساڵی تر لەسەر زەویدا ژیان هەراسانە بێ، حەز لە ژیان ناکەیت، چوو بەدەست مرۆڤ گیرە خۆی، بەدەست مرۆڤ خۆمانە گیرە خۆین. پێغەمبەری خوا فەرمانە سەڵەیە کە فەرمێ سەیری جەستەتان ناکە خوای گەورە، ئێسەری کێمانەکە قیمەت و بەهای ئەم جەستەی منە بەو نیەتەمەوە کەونان کۆمەڵکە و ئیشەی پێەکەم. من لەو شوێنەی کە دەژیم چی قیمەتەدا بە پۆشاکەکەی من؟ خودی پۆشاک و جوانی پۆشاکەکە نییە، خودی ئەو کردارەیە کە ئەم جەستەی من بەو نیەتە پاکی کە هەیەی ئەوێ بە عمل. بۆیە کە پێغەمبەر فەرمێ عقل و عمل، چونکە ئەگەر هەموو جا خەڵک توی مامۆستا ئەگەر دڵم پاک بێ با نوێژش نەکەم، خۆی ئەگەر دڵت چاک و پاک بێ حتمما کاری خێر قەت لێ دوا ناکەوی. نیشانە گەورەکە بۆ ڕاستەقینەی دڵپاکی و چاکیەکەی تۆتان لە چێدا دەکەوێت؟ لەوایە کە من ئینسانێکم بەردەوام کاری چاکم هەیە، ئینسانی نیەت پاک، ئینسانی خێرخواز، ئینسانی خۆشەویست، ئینسانێک کە مەسەڵەن خەڵک و خوای خۆشەوی خەڵکی خواشی خۆشەوێ، بەردەوام حەزەکە خێری بۆ خەڵک هەبێ، قەت لە کاروانی خێرا دوار ناکەوێت. بلاش بن گوجێگە کابێ حەزەکە پەنجێ بەجێ بێڵێ، وەلەو کان کەلیمەیەکیش بێ، وەلەو کان وشەیەکیش بێ، وەلەو کان تەنها فەرمی پێغەمبەری خوا فەرمی بشقی تەمرەش بێ، ئەگەر لەتە دەرخومایەکیش بێ حەزەکە بیبەخشێ. بچووترین ئەزغەرترین شتێکە لە دنیا لەوانە قیمەتی نەبێ لە لای ئێمە، بەڵام لای خوای گەورە قیمەتی زۆرە.
مادام لەبەر خاتی خوا کرد بێتێ ئەمە بەڕاستی معنایەکی جوانە بۆیە کە ئەمە تەسویرێکە بینەوە جیهانە مادیگەرایەکە ئەمڕۆ دنیای مادیگەرای ئەمڕۆ مرۆڤێکی سەطحی دروستەکە لە ژیانە تەنها هەڵپەکە بەس بۆ پێش چوونە پێشەوە و خۆقستنە دەرخستن و بەبێ سەریکردنەوەی کە تۆ قیمەتە لەکوێیە نرخ و بەهای خۆم لەکوێ بینمەوە ئەی باشە منێک کە بوونم هەیە لەم دنیادا سپێنێ جێکی خۆم متفۆکرد بە چ معنایەک فەڵم کردووە چەند معنایەک لە شوێنی منە ئێستا دوای من ئەبێتە تەمسیلی من چی من ڕواندووە لەسەر زەویە دوای ئەم ڕواندە ئەم بەرهەمەکە بێ جێدەستی من پەنجە منی پێوە دیار بێ ئەوە گرنگە بەڕاستی لە ژیانی ئینسان بیکە کە پێغەمبەری خوا عەلەیهی سڵام ئاماژەکە لەم فەرموودەیە کردەوە بەبێ نیەت کێشی نییە لای خوا ئەبێ نیەت هەبێ یعنی ئەبێ بۆ خوای بکەیت ئەبێ گەورە بێ کێشانەکە بیخوێنێتەوە و هەروەها نیەتیش بەبێ کردەوە بە زۆری کێشی نییە هەندێک جار کێشی هەیە تۆ نیەتت هەیە کە مزگەوتێ بکەی بەڵام دەسەڵاتت نییە بیکەی خێرێ بکەی بەس ناتوانانی بیکەیت ئەواتە خوازیە گەرە و پارێم هەبوایە ئەم نیەتە نا ئەمانە نووسێ بەس بە زۆری هەر تۆ تەمەنا بکەی بۆ شتێک و بەڵام تەمەناکان جێی خۆی نەبێت یا نەچێتە بواری عملی و جێبەجێکردن ئەویش سوودی نییە لەبەرەوە نیەت و عمل بەیەکەوە شێلراون بەیەکە ئاسانم و ئەبێ ئەو عملەی کە تۆ ئەیکەی ئەو کردارەی ئەیکەیت موافقی شەرعی خوا بێت لە شریعەتی ئیسلامە جێی بێتەوە لە قورئان و فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەرەی بۆ کرابێت ئەنا وەرناگیرێت و قبوڵ نابێ لای خوا لەبەرەوە خۆشەویستانم با ئێمە لەسەر بەرگی کتێبەکان حکم نەدەین با لە خۆمانە لە ڕواڵەتان نەژین ڕواڵەت زۆر خەڵەتێنێرە ئاگامان لێی بێت خۆی لە ئەساسە ئێمە لە سنفیەکی کولێ تۆبا بووین ڕۆشتون ئێمە ئەم برادرانەی دکتۆر ئیسماعیل و دکتۆر مژدە و دکتۆر مستەفا و ئەمانە بووین هەموو ڕۆشتین عەریزەمانە دکتۆر حەمە نووری و کە شتێکە بوو ئێسکان موقەتیان پێوە یعنی بۆ ئەوەی بتوانی تا ئەمە دەرەشێ بۆ قبولکردن لە قسمی داخلی لە ئێسکان موقەتە شوێنیان ئاەتێ بۆی لێ بخەوی کە ڕۆشتین بۆ قسمی داخلی جامعەی مووسڵ لەوێ کشێک لەوێ بوو وتی ئەبێ بڕۆن یەکی کەفالەتی 10 دینارم بۆ بێنن لای کاتب عادل ئێمە لە مووسڵ کەس ناناسی وتی ئەبێ بڕۆنەوە بۆ سلێمانی ئێوتمان باشە دایکت شاک باوکت شاک ناکرێ ئێمە 10 دینارەکە دانین لای خۆت وەختی ئەمرەکە دەرچوومان نێتەوە وتی نابێ هەربێ هینەکە بێ یەکێ بێتە ئێرە ببێ بە کەفیلتان یا وەکو مۆزەب بێ یا وەکو ئێوە بڕۆنەوە بۆ سلێمانی کابرای هاتوو بۆ مامۆستاوی بووناوی مامۆستا ڕەوحی بوو بە کەفیلی یەکێک لەو تەلەبانەی کە ئەویش عینەن مشکلەکە ئێمە بوو ئێمە ڕۆژی بۆ لای وتمان ناکرێت تۆ بی بە کەفیلی ئێمە ئەگەر مەسەلەکەش سێقە بێ ئێمە توانین پارەکەت بینێ کە وەختی ئەمرەکەمان دەچوو پارەکەت لێ وەرەگرینەوە وتی پێویست بەوە ناکە هات ئێمە نۆ کەس بووین بوو بە کەفیلی هەر نۆمانیەکی 10 دینار 10 دیناری ئەو زەمانە 10 دیناری ئەو زەمانە زۆر بوو یعنی کیلۆیە گۆشت بە 300 فلس بوو نەفرێ خواردن لە بازارە لە مووسڵ بخواردە بە 80 فلس بوو یعنی 10 نەفەر 12 نەفەر خواردنیە کرد یعنی 1 دیناری لەبەر ئەوە خۆی ئەو کابرای ئەو پیاوەتی لەگەڵا کردین ئێستاشە بە بیرمان ناشێتەوە هەموو باسیەکەین ڕەحمەتیشی بۆ نێرین بەڵام ئێمە هەر ئەوە نەبوو لەو مووقیفە ئێمەی نەژاددا ینی چۆن ئەڵێ خوا دلیلی داماوە یەکسەر هاتە لامان و ئیشەکەی بۆ کردین لە ڕاستیدا خودی ئینسان کە خوای گەورە دەفەرمی ئێمە دروستمان کردون فی ئەحسەنی تەقویم ئەگەر بمانوێت تەقویم بە معنا هەیکەلکیسان دیزاینێک لەوە جوانتر بۆ مرۆڤ نییە ئەم دیزاینێک کە ئێستا خوا داوێتی بە ئێمە ئەگەر بمان لە هەموو دنیا بگەڕێن هەچی بیرمەندی دنیاە بێنی بڵێن دیزاینێکی تری جوانتر بۆ ئینسان دانێ لەمە جوانتر نییە بەڵام ئەگەر ئینسانێک ئەم دیزاینەی خەلەلێکی تێکەوت بەهۆی ئەو خەلەقەی خلقەت بواتە یا مەسەر بڵێن لە دایکبوونە دروست بوو یا بەهۆی دامێکی سیارەوە یا بەهۆی کارەساتی سووتانی یا شتێکی تر ئەوە ئەتوانم بچینەوە سەر تەواو ئاسایی بۆکو ئاساییمان لێکەنەوە ئاساییە زۆر تەبیعیە بەڵام بمەوێت دەموچاوێکم بۆ کەمە دەموچاوی کوڕێکی ڕووسی
کوڕێکی کچێکی یابانی سینی ئەمە بەڵە شریعەتی ئیسلامی هێڵی سوورە چونکە ئێمە هەموو نەتەوەی بماننەوە هەموو عایلەیەک هەموو یەکێ لە ئێمە لە خێزانێکین هەموو یەکێ لە ئێمە لە دەموچاوی ئێمە ئەبێت تەمسیلی خێزانێکەکەین تەمسیلی دایک و باوکێکەکەین و هەڵگری جۆرە لە جینات و صفاتی ئەوانین ناکرێ من بێم لە ناو خێزانی خۆما ئەو جینات و صفاتە لە خێزانی خۆما لابەرم هەموو کاتەوتومە لە پێشینی ئێمە لە پێشەوەی زانست پێشکەوە لە سەردەمەکانی کۆنا لە 40ەکان و 60ەکان و 70ەکانە محاکیمی ئیسلامی بۆ دۆزینەوەی نەسەب و ڕەچەڵەکی کەسەکان بە دەموچاوە خەڵکیانە ناسایەوە قەیافیان هەبوو قەیافەکە ئاهات ئەو کەسێک کە قیافەگر بوو دەیانگوی ئەم کوڕە ئەم کچە ون بووە مناڵێکە دۆزراوە توانن دایک و باوکی نازانین چەند کەس لەم شارەیە مناڵی ون بووە دە کەس زەها ڕیزە بوو باشە حاکم چوو زانێ خۆکاتە فەحز نەبوو دیانی بکەیت تا بڵێ فاسی دیئەنێ هەیە قەیافێکیان هێنا سەرناسیان پێوت ئاوا کچەکەی بینی مناڵەکە و سەری کەسەکەی و ئەمە مناڵی ئەوەی ناوەڕاستیانە بۆ چووکە دەموچاوێ برۆکانی و ئەمانێت تەمسیلی ئەوەکە ئەوە نیشانێکی تایبەتن هەموو خێزانەکە هەمانە لە ئیسلامە قەیەڵی سوورە تۆ بێ ئام دیمەنە جوانەی خێزانی خۆ بگۆڕی بەڵام ئەگەر خەلەلێک هەبووتیایە ئەگەر شتێکی نادروست هەبوو دەرچوو بوو لە حاڵەتی ئاسایی خۆ چیتۆ سەر ئاسایەکە ئەمە شەرعەن دروستە و کێشەیەکی تیانە ئەوەی بەڕاستی بەڕێگە پێدراوی خۆی کە لەوە تەبیەوە زەرریشی نەبێ چونکە لەگەڵ ئەوەشا کە دروستە بەستراوتە بۆی کە ئەو عملیەکە ئەنجام بدەی نابێت زەرەردا لە خودی خۆگە زەرەرێکی دوور درێژخایان بیاد مەسەڵەن کورد مەودابێ هەر نابێ هەزارێک دووش بوو لە تۆدا خۆی دەپارێزی چونکە ئەم جەستەی ئێمە لەخوا پێداوی مڵکی ئێمە ئێسەکە بەدەست ئێمە پێویستە بیپارێزین دروست نیە تەسەڕۆفێکی تیاکەم بە شێوازێک کە لای دەم لە حەقیقەتەکەی خۆی یاخۆ زەرەری پێ بگەێنم جەنابی باوکم مامۆستا شێخ محەممەدی شێخ سەمیع بەڕەحمەت بێ لەگەڵ مردووی ئێوە و حازری و مسلمانان هەموو جا شتێکی گێڕایەوە ئەی فەرموو لە کۆلێژی ئیمام عەزەم لە بەغا ئەم خوێند تەلەبە بووین دەرسی تەفسیر مامۆسایە پێوتین مامۆساکەمان ناوی دکتۆر محەممەد نەدا بوو خەڵکی میسر بوو یەکێک بوو لە زانا زۆر زۆر باش و زۆر بە تەقوا و زۆر زاهید و خواناسەکان تەنانەت تەلەبە کوردەکان زۆر زۆریان خۆشەویست دائیمە لەگەڵ ئێمە یاکۆ بوویەوە کوردی زۆر خۆشەویست ئێمەی کوردیش هەموو فەقیر و ینی خەڵکی بێدەسەڵات و خەڵکێکە ئەو کاتەش باسی حەفتاکان ئەڵێ بەڵام ئەم مامۆسایە خۆشەویستی لەگەڵ ئێمە هەبوو محەبەتی لەگەڵ ئێمە هەبوو تەنانە سەردانیە کردین خۆشەویستی و محەبەتی زۆر بۆ دەرەبڕین دەرزی تەفسیری پێوتین ڕۆژێکیان گەیشتینە سورەتی حجرات و تەفسیری سورەتی حجراتی بۆ کردین کە خۆی گەورە فەرمێت يا أيها الذين آمنوا اجتنبوا كثيرا من الظن إن بعض الظن إثم خۆتان بپارێزن ئیمانداران لە گومانی خراپ لە گومان دائیمە لە دەوری ڕواڵە تا سوورەتەوە ناچێتە ناوەڕۆک باوکم فەرمووی لە پێشەوەی وتی با پێشەوەی تەفسیری ئەم ئاەتتان بۆ بکەم شتێکتان لەسەر ئاەتەوە باس بکەم من کە ناوم مامۆسانەدایە هەروکو چۆن ئێستا لە عێراق و لە کۆلێژی ئیمام عەزەم دەرزەڵێمەوە بە هەمان شێو لە وڵاتی سوودانیش محاضر بووم لە کۆلێژی شەریعی ئەوێ دەرسمەوتەوە ساڵانی ڕابردوو جارێکیان ویستم نامەیە بنووسم بۆ ماڵەوەمان لە میسر نامەکەش ئەو کاتە بەریت لە شوێنێک بوو لە جسرێک لە سەر جسرێکەوە ڕۆشتی بۆ شوێنێکی تر جسرەکە نیوەڕۆ بوو گەرم بوو چۆڵ بوو نە سیاری لێبوو نە خەڵکی لێبوو هاتووی زۆر کەمتیا بوو منیش بەسەر جسرەکە ڕۆشتم لەم بەری جسر بوو ئەو بەری جسر زۆر دوور بوو بەڵام ئافرەتێکی گەنجی جوانم بینی لەگەڵ کوڕێکی گەنجی زۆر جوان بەیەکەوە وەستا بوون ئافرەتەکە زۆر ڕووی لە من نەبوو بەس گەنج بوو زانیم کە گەنجە کوڕەکە زۆر جوان بوو زۆر گەنج بوو بەرامبەری بوو قسەیانە کرد بەیەکەوە منیش هەل لێرەوە کە ڕۆشتم هەل لە خۆ خەتەرە و خەیاڵاتێکی شەیطانی خراپ چوە دڵم وتم ئەبێ ئەم دوو گەنجە ئێستا مەوعید بۆ کێ دابنێن ئەبێ باسی چی بکەن ئەبێ باسی خۆشەویستی چۆن بکەن ئەبێ باسی ئەوە بکەن کە چۆن کەی بەیەک بگەن مەوعیدی چی دابنێن بۆ یەک ئەڵێ ئەم خەیاڵانە هات بمێشکمە لە دڵی خۆمان ڕقم هەڵسا بووتم سەیری لە عالەمی ئیسلامی سەی چۆن بە ئاشکرا خەڵک مەوعید دانێ و شت دانێ ئەڵێ ئەمە ئەهات بە دەرونی منە ئەڵێ ڕواڵەتی ئەم دوو کەسەش ڕواڵەتی خراپ نەبوو بەس گەنجێک بوو نەڕیشی هەبوونەی چیە بوو بەڵام من خەڵەتام بەو ڕواڵەتەی کە لەوێ بینیم هەتا گەشتمە ئاستی گەنجەکە و ئافرەتەکە کوڕەکە و کچەکە لەم بەرەوە من وەستام و لەو بەرەوە ئەڕۆشتم من لەم بەرەوە ڕۆشتم ئەوان وەستا بوون یەکسەر لێو بانی کردم وتی مامۆستاتم بەڵێ وتی ئاوا لام کردەوە وتی أعوذ بالله من الشيطان الرجيم يا أيها الذين آمنوا اجتنبوا كثيرا من الظن إن بعض الظن إثم
وإن هذه أختي. قلت كأم آياتي خوندوا ما وصى قرآن فرميت ئاگادار بن گومانی خراپ مەبن. گومانی خراپ زۆربەی هەڵەیە، زۆربەی وانییە. ئەمەی کە لەگەڵ ماوەستا و خوشکمە، خوشکی دایک و باوکیمە، ئەڵێ ئەم مامۆسانەدای ئێوە لە تەریقیە ئەو سەرە دامخست نەچوم دەسی ماچکەم، ئەم لای ماچکەم، ئەم گەنجە مسڵمانە چۆن خوا ئەم ئیلهامی خستە دڵی کە من ئەم خەتەرە خراپە هاتۆ بە دڵما، من ئەم گوناها خەتەرە خراپە چی بوو هاو بە دڵی منە؟ بۆچی ئێمە خاوەنی خەیاڵاتی باش نین؟ بۆچی تەفتیشی خەیاڵەکانی خۆمان ناکەین؟ ئەڵێ سرم داخست هەتا بەرید نەوەستام. اینجا تەفسیری ئاەتەکەیان بۆ کات. لێرە ئامانج لەم بەسەرهاتەکە بۆ ئێوەی مگەڕایەوە ئاز و خۆشەویستانم. ئەوەیە کە بەڕاستی ئایا ئێمە ڕۆژانە چەند خەتەرە و خەیاڵی خراپ بە دەروونمانایەت بەهۆی ئەو ڕواڵەت بینیەی کە لە ژیانە هەمانە، بەهۆی ئەوەی کە ئێمە بووین بە سەطحی، یعنی ئیمانداری سەطحین، مسلمانی سەطحین، ناوەڕۆکمان نەماوە، نیەتمان زۆر کەم هەیە، تەفتیشی نیەتەکانمان ناکەین، دەستدا ناگرین لە دڵ و ڕۆحمانە، ویزگەدا نانین بۆ خەتەرە و خەیاڵەکانمان بڵین ئەمڕۆ نابێ ئەم خەتەرە و خەیاڵانە بە دڵما بێ. وەختێ تۆ شتێکە بین یەکسەر خەیاڵی خراپەکەی نا. ئەی بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئیلتەمیس لأخیک 70 عذرا، 70 عذر بۆ مسلمانەکە بێنرەوە، بۆ ئەو کەسە بێنرەوە کە تۆ شتێکی لێ بینی. لەبەرەوە ئەم بەسەرهاتانە و ئەم ناوەڕۆک بینیە با بگەڕێتەوە ناومان تا مەردایەتی و ئەخلاقی جوان و هەڵس و کەوتە بەرز و نمونە بەرزەکانی ئیمانداری و مسلمانەتی و کوردەواری پێشینی خۆمان بێتەوە ناومان و ئەم ڕواڵەت بینی و دنیاویستی و سەطحی بوونەی کە تووشمان بووە نەمێنێ لە ژیانمانە. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت وەختی خوای گەورە ئەوەڵین و ئاخرینی مەخلوقاتی لە جامی قیامەت و حەشر جەم کرد، ئەو ڕۆژەی هیچ گومانێکی تێدا نییە و لەسەر ڕێگای هەمووتانە. لەو عەرەزاتە بانکەرێ بانگەکات، هەرچیەک لە کردەوەکان یا شەریکی بۆ خوا هێنایە ناو کارەکانی، با داوای پاداشت لەوان بکە. خوای گەورە دەوڵەمەندە و پێویستی بە شەریک و هاوڵ نییە. هەروەها حەزرەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکی تردا دەفەرمێت لە ئاخرینی زەمانە ئوممەتەکەم دەبێتە 3 گرۆه و تاقم، بەشێکیان بە ئیخلاس بۆ خوا عیبادەتەکەن، بەشێکیان بۆ ڕیا عیبادەتەکەن و بەشێکیان بۆ ئەوە بە دین و عیبادەتەوە نان و دنیا و پلە و پایە بەدەست بێنن کە خۆی گەورە لە قامی قیامەت کۆیان ئەکاتەوە، بەوەیان کە دینی بۆ دنیاویستی ویستووە دەفەرمێت بە عیززەت و جەلالی خۆم سوێن تێم و پێت ئەڵێم مەبەست لە عیبادەت و دیندارەکە چی بوو؟ ئەو کەسە داماوەشەڵێت بە عیززەت و جەلالت یا ڕەب، من بۆ دنیا دینداریم پیشانەدا و دنیام پێکۆ کردەوە. خۆی گەورەشە فەرمێ سوود لێ نەبینی بیبن بۆ دۆزەخ. بەوەیان دەفەرمێ کە ڕیای کردووە بە عیززەت و جەلالی خۆم سوێندت ئەدەم، مەبەست لە عیبادەتی من چی بوو؟ ئەوی شەڵێ بە عیززەت و جەلالت یا ڕەب، من بۆ ڕیایە عیبادەتی تۆم کرد، بۆ تۆ نەبوو. حەق تەعالاشە فەرمێ هیچی تۆ بەرز نەبۆتەوە بۆ لای من، نەگەشتۆتە لای من، بیبن بۆ ئاگری دۆزەخ. بەوەشیان کە عیبادەتی بە خالیص و پاکی بۆ خوا کردووە دەفەرمێ بە عیززەت و جەلالی خۆم مەبەست لە عیبادەت و دینداری چی بوو؟ خۆی گەورە ئاگداری هەموو حاڵەکانیشە. ئەویش دەفەرمێ بە عیززەت و جەلالت یا ڕەب، تەنها لەبەر خاتری تۆ بوو، هەرچیم کردووە مەبەست و قەست و نیەتم ڕەزامەندی تۆ بووە. یا ڕەب لە هەموو کەس باشتر تۆ دەزانی. خۆی گەورەش دەفەرمێ بەندەکەم ڕاسەکات، بیبن بۆ بەهەشت. ئێستا نظامەکە بەنەوە ئەتێک شۆ خاصە نامە سۆشیال میدیایە وای کردووە خەڵک نەخەوێ، خەڵک دەباتیەوەی بە شەو بخەوێ و بە ڕۆژ ئیشکە، بە شەو دائەنیشە خەریکی سۆشیال میدیا بێت و بە ڕۆژ ئیش ناکە، بە ڕۆژ ئەخەوێ. ئەگەر ئەمانە هەمووی بگەڕێتەوە جێگای خۆی نەوعەتی خوێندن و ئەمانە دەستکاری بکرێت، یان تۆزە زیاتر هەوڵ بێرێ کە ئەبێ
خوێندنەکە بەنەوەیەکی کە بێت تۆزێ تەجدید هەبێت یعنی بەو مەرجانە ئەتوانی بگەڕێتەوە جێگای خۆی مەسەرەن بڵێن یەکێ لەو هینانەکە لە سین بۆ یەکێ بڕوە بۆ زانکۆ کە وەختێ لە شەشی عاداری تەخەڕوجەکە لە هەر کۆلێژێ بێوێ بە تایبەتی کۆلێژی پزیشکیۆمانە 2 ساڵێ بە بڕوە فەلاحەت کە لە لادەیەک ئینجا بێتەوە بڕوە بۆ جامعەکە خۆی تۆ ئەوانەی ئێستا من چه دکتۆر بێ مهندس بێ هەر ئیشێکی کەش بێ هەر یەکسەر لە ماڵی باوک و دایکە تەواوی ئەکە ئەزمونێکی وای نییە بۆ تێکەڵاوکردنی خەڵکی تاوان ئەم نەبوونی ئەزمموی تێکەڵاویە دوایی کێشە و گیرگرفتێک دروستەکە کە خەڵک زۆر شت هەیە شعوری پێ ناکە کە خەڵکی تر لەوانە هەیەبێ بەڵام تۆ ئەگەر بۆ ماوەی چەند مانگێکیش بێ بتانی یەکێ لە شروعی ئەو خوێندنەی کە هەیە بڕۆیتە دەرەوە لە لادەیەک یا دەرز بڵێتەوە یا ئیشێکی خۆبەخشی بکەی یا بە بەلاژ ئیشکێ بۆ خەڵکی بۆی خەڵکیش ببینی و خەڵکی بناسی و خەڵکیش تەقیم کەی کە چۆن ئەبێ قسەی لەگەڵا بکەی بەوە لەوانەیە بگەڕێتەوە یانە هینە بەوە ناگەڕێتەوە کە ئێستا هەیە کاکە ئەزانیشی تۆ حیسابی ئەوە بکەی من جارێ 6 ساڵی کولیە لە مووسڵ بووم لە قسمی داخلی خەوتوم لە جامعەیەکی تریش خوێندومە کە سلێمانی نەبووە دووهەم ئەسکەریم کردووە 3 ساڵ و نیو شتێکی لەو بابەتە سێهەم بۆ دیراسات عولیا لە بەغا 4 ساڵ خوێندومە و 4 ساڵ لە بەغا بووم کە گەڕاومەمانە بەڵام قوڕا و ئەریافیش منتەقەی چوارقڕ نەبووم تقریبان ساڵ و شتێک لەو منتەقەیە ژیاوم ئەو ساڵە 3 ڕۆژ هاتوومەتەوە سلێمانی من ئەوە نەبوو وەکو ئێستا یعنی هەفتەی 4 سەعات دەڕوا گوایە ئەمە دەوامە ئەوە خۆی بەڕێی منەوە دەوام نییە دەوامی دکتۆر مانگی 30 ڕۆژە هەفتەی 7 ڕۆژە ڕۆژی 24 سەعاتە ئەوە دەوامەکەیەتی مانگەکە هەمووی ئەبێ 3 ڕۆژ ئیجازە وەربگرێ بۆ ئەوەی ئەزمموی خۆی باش بێ نەک ئەمە وەکو ئیژباری بێ ئەمە قسەی خۆشم نییە قسەی کتێبێک کە پێوتێ سێرجیکەڵ هەندیکرافت بێنە بیخوێنەوە بزانن دکتۆر بێ شۆن دەوام کە بۆی بێ بە دکتۆر دکتۆر تۆ بێت لە ئێش و ئازاری خەڵکی بزانی خۆ دکتۆرەوە نیە تەنها حەڵەکان بنووسێ بۆ خەڵکی ئەبێ دانیشە قسەی لەگەڵا بکە ئەبێ یارمەتی بە یارمەتی معنەوی بەلایەنی کەمەوە ئەبێ دڵنەوەی باتەوە ئەبێ نەخۆشیەکەی لێ ئاسان کە ئەمە ئیشی دکتۆرە بێت تێی بگەێنێ خۆ دکتۆری بێ ئێش و ئازار نییە یعنی من هەموو جارێ وتومە دکتۆر دایک و باوکی بمرێ زۆر خۆشترەتانم خۆشێکیشی بمرێ ئەو ڕۆژەشی نەخۆشی تووشی مشکلە بێ تا بەیانی خەی لێ نەکرێت لە ماڵەوە ئێتر خەڵک پێی بزانێ نەزانێت زەمینی دکتۆرەکە خۆی باشەی زانێ ئەوە ئاوایە و عایلەکەشی زۆر شاکەزانێ احتمال لە خەڵک هەبێت لە عایلەی دکتۆرەکە بەزەی بە دکتۆرەکە بێتەوە بەڵام خەڵک لە دوورەوە بەس سەیری ئەو ڕواڵەتەکە کە جەنابەت باسیەکەی کە دکتۆرەکەیتەوە دکتۆرە و ناوێکی زۆر گەورەیە و خۆڕاستە ناوێکی گەورەیە ئەمانە ئەو وازانێت لە هەموو شتێک ئەوایە لە هەموو شتێکەوانی بگرە دکتۆری پڕێتی لە ئێش و ئازار و مەینەتیش یعنی بەوەی کە دائمە بیری لای نەخۆشەکانیەتی ئەبێ چیان لێبێ احتیمال لە چاک نەبنەوە تووشی مزاحفات بن بەم شتانە. ئەم شوێنەی ئێمە بەرنمەکەی تیا وێناگرین و ئەم بەرنمەی ئەم شەوی ئێوەی ئازوو خۆشەویستی تی ئاماداکەین چەند شوێن ئەبینیت ینی لە هەر 6 مترێکە لە 10 مترێکە شوێنی ئاگردانێک و شوێنی خێزانێک کە لەوێ دانیشتون ئاگریان کردوتەوە سەیرانیان کردووە 20 ساڵی ئەم شوێنە حسێب بکە بیژمێرە 20 ساڵ لەم 20 ساڵات چەند کەس لەم منتیقەیە لەم شاخ و داخەیە سەیرانی کردووە ڕەنگە 100,000 200,000 300,000 کەس لێرە سەیرانی کردبێ کوان بەس ئاگردانەکان بە سارد و سڕی ماوەتەوە ئێمەش ئاوا مسافرین لەم دنیا خۆشەویستان مسافرین ئامانج و ینی مەبەستێک کە خوا ئێمەی بۆ هێناوە بۆ ئەم دنیا ئێمەی هێناوە بابی دۆزینەوە زۆر ئاسانە خوا خۆی پیشانی یاوین ئاخر 124,000 پێغەمبەری خستووەتە ڕێتە ئەممان پێ بڵێ کە ئێوە مسافرن هەروکە و خەڵکی کە ئێستا لێرە ئاگرەکانیان سارد بۆتەوە ڕەنگە ئەو شوێنی کە ئاگردانە شوێنی سەدان کەس هەزاران کەس لەوێ ئاگری کردبێتەوە و سەیرانی کردوێ ڕۆشتی بێت کێ خۆی بە خاوەنی زانی کێ خاوەنێتی ئێستا
لە بەخوا ئێمەش لەم دنیا هەر ئاوانە ئەوەنە خاوەنی ئەم دنیاین و ئەوەنەش تیا ئەمێنینەوە چونکە کورتە ماوەکەی ئێمەش بە ئاگامان لە خۆمان بێت.